سڵاوتان لێبێ بەیانیتان باش ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە لەژێر ناونیشانی دەزووی سەماکار پێشانگایەکی کاری دەستی بۆ ژمارەیەک لە خانمانی ڕانیە کردێتەوە ژمارێک لە خانمان و هەروە هەندێک لە پیاوانیش لە پێشانگاکەدا بەشدارن کارە دەستەکانی خۆیانیان لێرە نمایش کردووە چی ئەوانەی کە بابەتی چنینن چی بابەتی موتومور و ئەوانن و هەندێک بابەتی دیکەی جوانکاری و تەنانەت وێنەکێشان و کۆمەڵە بابەتی دیکەش لە نێو با بڵێن پێشانگاکەدا هەیە لێرە نمایش کراون و هاوڵاتیانیش بۆ بینینیان هاتوون بۆ ئێرە ڕێزانخان یەکێکە لەو خاتونانەی کە بە کۆمەڵک کاری دەستی بەشداری لە پێشانگاکەدا کردووە دەمەوێت لەگەڵ ئەو قسە بکەم ڕێزانخان سڵاوت لێبێت بەخێر بەی ئەم پێشانگا تا چەند گرنگە بۆ خانمانی دەستڕەنگین بۆی بتوانن کارە دەستیەکانیان ئەو بابەتانێکی هەیەە نمایشی بکەن و بە بازاڕیان بەخێر بن سەرچاوان تەمان ئەو پێشانگایانە زۆ گرنگم بە تایبەتی بۆ خانمانەی کە کاری دەستیان هەیە و لە ماڵەوە ئیش دەکەن بۆ ئەوی بەرهەمەکانیان بفرۆشن و یاخود بەرهەمەکانیان بە خەڵکی بناسێنن ئەو پێشانگایانە ڕێگایکی زۆر باشە بۆیان هیوادارم بەردەوام بن. ئەمە خەڵک تا چەند با بڵێن ئارەزووی ئەو کارە دەستیانە دەکا حەزی لەو کارە دەستیانەی خانمانی خۆمان هەیە وەڵی خەڵک زۆر حەزی لێتی لەبەرەوەی بەرهەمێکە کاری دەستی خانمانە و کارێکی خۆماڵیانەیە بۆیە دائیمەن خەڵک زۆر ئەوەیانە چۆن دەڵێ داواکاری لەسەر و پێی خۆشە لە هەر جێکە دەچێت ئەو شتانە بدینێت یاخودیان بکڕە بەخێر بنیان لێرە دیارە ژمارەیەکی زۆر لە کاری دەستی و ئەم بابەتانە نمایش کراون شیلان خان بەڕێبەری ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە شیلان خان ئەمانستان چییە لەکردنەوەی ئەم پێشانگایە دەتانەوێ چی بۆ ئەو خانمانە بکەن کە دەستڕەنگینن یا کاری دەستی دەکەن جاموتومورویە ئەوانەی دیکەیە بابەتەکانی دیکە بەڵێ سەرەتا بە خێراتتانەکەم ئێمە ئامانجی ئێمە لەو پێشنگای چەند ئامانجێکمان هەیە یەکەم ئەمانەوێ توانای ژنان بخینە ڕوبەڕاستی کە بەڵێ خاتونەکانیش ئەتوانن لەسەر پێی خۆیان بوەسن و ئەتوانن ئەو بەهرە و توانای هەیەە پێشکەشیکەن دوم ئامانزمان ئەوێ وەکو هەلێکی کار بۆ خاتونان ئەڕەخسێنین ئێمە دایمەن وەکو ناوەندی وەرشولان هەمیشە هەوڵمانداوە دەرفەتی کار بۆ خانمان بڕەخسێنین کە لە ڕابردوشدا ڕاهێنانوان بە 100 خاتون کرد بۆ ئەوی بتوانن لە ڕێگەیەکەوە دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنین ئەو 100 خاتونە خۆشبەختانە کۆمەڵێک ئێستا لەسەر ئیش و کاری خۆیانن و بەشێکیان ئێمە توانیمانە لە پێشنگاکان لە کار و چالاکیەکانی تر بەشداریان پێ بکەین بۆەوەی ئەو بەهرەوتوانە هەیەە پێشکەشیکەن ئێستاش کە ئەمڕۆ لەم پێشنگایە بەشدارن نزیکی 15 خاتون بەشداری ئەم پێشنگایە کردووە بە کاری دەستی بە کاری زۆر ناوازە و ناونیشانی پێشنگا کەشمان دەزووی سەماکارە دەزووی سەماکار دەلالت لەوەکە لە پشت هەر دەزوێک کۆمەڵێ هونەر هەیە و کۆمەڵی ڕنگ هەیە کۆمەڵی ڕنگ سەماکە لە پشت ئەو بەهرەوتوانێک کە خاتونان هەیەە شیلان خان کە لەگەڵمان بوو بەڵە دیارە وەکو ڕێزانخان و شیلان خانیش بەڕێبەری ناوەندی وەرزش و لاوان ئاماژەیان بۆ کرد ئەم پێشانگایانە گرنگە بۆ خانمان لەبەرەوەی هەم بەهرە و توانەکانیان پیشان دەدرێت و هەمیش ئەو کارە دەستیانەی کە هەیەە لێرە وەکو جۆرێک لە بازارکردن دیخەنە بازار و خەڵک لێرە بەرهەمەکانیان دەکرێت بۆیە کردنەوەی ئەم پێشانگایانە بە گرنگ دەزانن.